ژنێک لە 37 هاوسەری خۆی 11یانی کوشت. ئەو ژنەی جیاوازترین ڕێگای بۆ کوشتنی هاوسەرەکانی خۆی بەکارهێنا چۆن ئاشکرا بوو. 2 ساڵە دۆسیەی پیرێژنە بکوژەکە کە 37 جار هاوسەرگیری لەگەڵ پیاوانی بەتەمەن کردووە و دواتر با فێڵێکی جیاواز کوشتونی، هێشتا کۆتایی نەهاتووە. ئەو بکوژە کێ بوو؟ چۆن پیاوەکانی دەکوشت؟ ڕێگای چاوانەکەی چی بوو و ئاشکرا نەدەبوو؟ کەلسوم ئەکبەری لەدایکبووی تەمموزی 1967 بکوژێکی ئێرانیە. دواوەی لە مانگی ئەیلولی ساڵی 2023 بە تۆمەتی تێوەگلان لە کوشتنی هاوسەرە تەمەن 82 ساڵەکەی دەستگیر کرا. دانی بۆ دانا کە لە ماوەی 20 ساڵدا 10 کەسی دیکەشی کوشتووە. ئەو ژنە مەترسیدارە دوایین جار کە دەستگیر کرا لە شاری ساری دانیشتووە لە ناوچەی مازندەران. خۆی دانی بۆ داناوە 18 جار هاوسەرگیری کاتی و 19 جار هاوسەرگیری فەرمی کردووە، بەڵام کوژرانی 11 کەسی بەسەردا ساخ بووتەوە. میدیاکانی ئێران بە دووەم ژنە بکوژی زنجیرەی ئێرانی دایدەنێن. پارێزەری ئەو ژنە دەڵێت بەدەست نەخۆشی دەرونیەوە دەناڵێنێت. بکوژ مەرجێکی ڕانەگەیەندراوی هەبووە بۆ هاوسەرگیری لەگەڵ پیاوەکاندا. سەرەتا دڵنیا بۆ لەوەی کە نەخۆشیێکی درێژخایانی هەبووە، ئەو کاتە بڕیاری هاوسەرگیری داوە. بۆ کوشتنەکەشیان هەمان ڕێگای بەکارهێناوەتەوە، بەوەی چوە بڕی پێویستی دەرمانەکانیانی زیاد کردووە، هەتاوەکو بووەتە هۆکاری کوشتنیان. هەر بۆیە هیچ گومانێکی لەسەر خۆی دروست نەکردووە. ئەو ژنە لە نێو ژنانی دەوروبەریدا باسی ژیانی خۆی کردووە بۆ ئەوەی ببێتە هاوسەرێکی کاتی بۆ پیاوێکی بە ساڵاتچوو کە بە تەنیا دەژی. بەم شێوەیە کەسانێکی ناسیوە کە بە دوای هاوسەرێکدا گەڕاون بۆ باڵکە بە ساڵاتچووەکەیان، بەڵام کاتێک هاوسەرگیری کردووە کە دڵنیا بووە پیاوەکە پارەدارە و نەخۆشیێکی درێژخایانی هەیە. کەلسوم مەرجی ئەوەی هەبووە کە مارەیی لە شێوەی کاش یاخود مڵک وەربگرێت، بەڵام زۆرینەی هاوسەرەکانی لە ماوەی کەمتر لە 3 مانگدا بە بەکارهێنانی ڕێگاکانی وەک مادەی هۆشبەر و خنکاندن و زیادکردنی دەرمانە ڕۆژانەکانیان کوژراون. کاکە قوربانیەکە بۆ یەکەم جار نەخۆش دەکەوێت، بە خێرایی کەلسوم دەیبردا نەخۆشخانە و ڕزگاری دەکرد، بەڵام لە قۆناغەکانی دواتردا پێداویستی دەرمانەکەی بۆ زیاد دەکرد بەوەی بەهۆشیان بکات و بیان کوژێت. بەو هۆیەشەوە هیچ گومانێکی بۆ پزیشک و کەسوکارەکانیان دروست نەدەکرد. میدیاکانی وڵاتەکە دەڵێن بکوژەکە شار و ناوچە جیاوازەکانی بەکارهێناوە تاوەکو ئاشکرانە بێت. بەشێک لە هاوسەرەکانیشی ڕزگاریان بۆ لەدەستی. غوڵام ڕەزا بابایی تەمەن 82 ساڵ کە بە مارەی 500 میلیۆن تمەن هاوسەرگیری لەگەڵدا کردبوو، چەند ڕۆژێک پێشمردنی بە منداڵەکانی وتووە کەلسوم ناچاری کردووە حەبی دڵ و پەستانی خوێن بخوات. هەرجارێکیش خواردنەوەکانی دەستی ئەو ژنێ خواردوێتەوە بێهۆش بووە. دوای چەند ڕۆژێک لە وتنی ئەم قسانە مرد و مناڵەکانی سکاڵیان لەسەر کەلسوم تۆمار کرد. دوای دەستگیرکردنی دانی بە تاوانەکانی دانا و چیرۆکەکەشی ئاشکرا بوو. هەتاوەکو ئێستا 10 بنەماڵە سکاڵیان لەسەر تۆمار کردووە. دادگاش بە 10 جار قەساس واتە سزادان بە هەمان شێوەی تاوانەکە سزایدا لەگەڵ 10 ساڵ زیندانی کردن. ئەگەرچی بەشێک لە کەسوکاری کوژراوەکان بە شێوەی جیاواز لیک خۆش بوون، بەڵام ئێستا دۆسیەی کەلسوم ئەکبەری چاوەڕوانی دادگای پێداچوونەوەیە بۆ بڕیاری کۆتایی.